هەمیشە وتمانە دەرگای پرۆگرامی ڕۆژێکی نوێ واڵایە بۆ وەرزش و وەردشکاران کاتێک لە شوێنێکدا مەداڵەیەک نازنایەک بەدەست دێت جێگەی شانازیە بۆ ئێمە ئەگەر ڕەنگە ئێوە لە کورسانیوز و لە هەواڵەکانی وەرزشدا هەواڵەکەتان گوێ لێ بێ یان بینی بێتان کە ئەم نازناوانە بەدەست دێ بەڵام ورتر و شێوازی ڕاهێنانکردنیان و ژیانیان و خوێندێکیان خوێندکارن و چۆن ڕاهێنانەکانیان لەگەڵ بواری خوێندن دەڕەخسێنن چۆن ژیان و وەرزش دەڕەخسێنن پێکەوە ئاسانکاریەکان چییە بۆیان کەلوپەلە پێداویستەکان بۆ ئەم بوارە چییە ئەمانە لەنێو پرۆگرامی ئێمەدا جیان دەبێتەوە بۆی ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە باس لە پاڵەوانەتیەک دەکەین کە پاڵەوانەتی یانەکانی بۆکسێنی عێراقە کە بڕێوە چوو ئەم پاڵەوانەتیە 49 یاریزانی کچ تایدا بەشدار بوون ئەگەر هەڵە نەبم لەو 49 یاریزانە وەکو یانەکان هەموو یانەکانی عێراق بەشدار بوون وەکو کورد یەک یانە بەشدار بوو ینی وەرچی پێشمەرگە بووە کە خۆشبەختانە پلەی یەکەمیان بەدەستێناوە ئەمڕۆ چەند یاریزانێک و ڕاهێنەرێکی ئەو پاڵەوانەتیەمان لەلایە قسەی زیاتر لەسەرەوە بابەتاکەین هەرێکە لە بەڕێزان مامۆستا بەڵند محمود کە بەڕێزیان ڕاهێنەری هەڵبژاردەی کچانی عێراقن لە بۆکسێن و دوو یاریزان کە ئەوانش بنەتە پاڵەوانی ئەم پاڵەوانێتیە ئەوان شەرێکە لە خاتونیگا بێستون واروەها مینا هێمن زۆر زۆر بەخێر بن پیرۆزبای ئەم دەستکەوتان باش بەخێر بن ئێوەش پیرۆستان بێ بۆم نازناوی کە بەدەستانێنەوە مامۆستا بەڵند با لە پاڵەوانێتێکەوە دەست پێ بکەن پاڵەوانێتی هەموو ساڵێک ئەنجامدرێ یان چۆنیە باسی بەڵێ ساڵانە ئەنجامەیرێ و لەسەر ئاستی کچان ئەمە تازەیە ساڵی پاریژ ئەنجامیرە بەڵام هەر وەک بڵین وەکو ڕسمی نایان لێ نەنابوو پاڵەوانێتی هەر وەک مەهرەجانێک لە شاری بەغدا کرا ساڵی پار و ئیم ساڵیش بە خۆشبەختانەوە لە سلەیمانی پاڵەوانێتەکە ئەنجام درا ئەتوانین ناوی بنین بۆ یەکەمی جارە لەسەر ئاستی عێراق پاڵەوانێتی ئەنجام بیریە بۆ کچان یاری بۆکسێنە زۆر باشە با بچینە لای یاریزانەکان مینایان بەخێر بێ بەیانی باش بێت دەستپێکی گفتوگۆکانمان ئەمێ لێو دەست پێ بکەم چەند ساڵە تۆ سەرقاڵی یاری بۆکسێنی و پێمان بڵێ بۆکسێن چی و بۆچی بۆکسێنی شاڵ بژار پێشان بڵێن بەخێر بێنەوە چکە ئەمە جاری تریش دەستکەوتیان نەبڕۆگرامەکە زۆر سپاس دەکەم ماندوو نەبن من وەکو خۆم تقریبان ماوەی 2 ساڵە تەمرینەکەم وەکو ساڵ مامۆستا ئاماژەی پێکرد کە لە بەغدادیش بتوڵەیەک ئەنجام درا لەوەشە کاتێک کە بەشداریم کراوە من یەکەم بتوڵم بوو لەسەر ئاستی عێراق لەوەشە نەتیجەم هێنا لەسەر ئاستی عێراق پلە یەکەمین بەدەستێناوە ئەم ساڵیش دووبارە کاتێک کە لە سلێمانی ئەنجام درا دووبارە بەشداریم کرد بۆشیان لەسەر ئاستی عێراق دووبارە پلە یەکەمین بەدەستێنا پیرۆستان بێ پێم بڵە بۆچی بۆکسێنە هەڵبژارتەوە وەکو یاریەک ڕاستەکەی وەکو چۆن بڵێ حەزێ بوو لە منە چیش هۆکاریەوەی کە من بەشداریم کرد لە بتوڵەکانە و بۆکسێنم هەڵبژار ئەوە بوو کە کۆمەڵگاکەم تەئسیری زۆر زۆر هەبوو من زۆرم پێ ناخۆش بوو کاتێک یاوت کە کچە کوردێک ناتوانێت بەشداری ئەم پاڵەوانیەتە بکە منەموت ئەتوانێت بەشداری بکە بۆچی کچە کوردێکیش پلێ یەکەم نێنێ لەسەر ئاستی عێراق ئەو بەشداریم کرد دەستە خۆش شاسەکەم باچینە لای نیگاش نیگایان زۆر بەخێر بێت پیرۆزان پاڵەوانەتیە تۆ هەمان پرسیاری میناش بۆ تۆ ینی بۆچی بۆکسێنت هەڵبژارد لەبەرەوەی وەرزشکارەکانی تر لە بالا لە باسکە لە ڕاکردن لە هەمووی یاریزانەکان زۆرن بەڵام یاری بۆکسێن تایبەتە تاکە یاریزانی زۆر کەمی هەیە چ لە کرد چ لە کوڕ کوڕەکان هیچ زیاترە نەجاو کچەکان بەڵام کرد زۆر کەمە و من ویستومە ورە بۆ بەم کە خێزانەکان ڕێگە بە کچەکانیان بن کە ئەم بۆکسێنە هەڵبژێرن وەکو خۆم هیوایەتی من بووە کە بەردەوام بم لەم وەرزشە زۆر باشە بە هیوای بەردەوامیت بینەوە لای مامۆستا بڵند مامۆستا ئەگەر کەسێک بێوێت بۆ نمونە دەست بکات بە یاری بۆکسێن چ مەرج و پێوەرێکەیە ئەبێ لەو کەسایە هەبێت بۆەوەی لە دوجارە ببێ بە یاریزانێکی باش بەڵێ مەرج و پێوەرەوەی یەکەم ئەبێ لە 6 ساڵ تێپەڕی بێ بەڵێ تەمەنی لە 6 ساڵ تێپەڕی بێ و هیچ نقصانیەک لە جەستەیان نەبێ دەست قورسی ئێمە ئەتوانینەوە کاتە بۆی قورسکەین بەڕاهێنانەکان کە ئەو کاتە تەکنیک فێر بۆ و کاتە یینە سەر قووە باشە کاوتە مامۆستا مناڵ لە تەمەنی 6 ساڵیەوە توانێت
قوڵ بێتەوە لە ناو ئەم یاریە خۆی فێری ئەم یاریەکات بەڵێ بەڵێ بە تەشیدی چەندە گرنگە لە تەمەنێکی مناڵیەوە سەرقاڵی ئەم یاریە بێ لە دوجارە بۆ یاریزانێکی باشی لێ دەرچێ وڵا زۆر گرنگە من داواکارم لە دایک و باوکان هەمویان مناڵەکانیان بنێرنە بەر وەرزش لەبەرەوەی زۆر زەڕورە وەرزش بۆ کۆمەڵگا و دوورکەونەوە لە تەکنەلۆژیا یعنی وەکو ئایپاد وەکو مۆبایل کە دایمەن سەردا ئەخەن تووشی فەقەراتی ملە بن تووشی چاوکزیە بن ینی سە جیلێک دروستە بێ یعنی زۆر مەجموعەیەگە بینم سەیەکەی هەمووی عینەکی لە چاوە مناڵە سێکەی 10 ساڵە ئەمە هەمووی هۆکاری چییە هەمووی هۆکاری ئایپات و مۆبایلە تەکنەلۆژیا بەڵێ ڕاستە تەکنۆلۆژیا سوودی خۆی هەیە بەڵام بە شێوەیە کە بەکار بێن نەک بەو شێوەی کە مناڵ بەکاری هێنێ لە ماوەی 24 ساعت تا سەیەکەی 14 ساعت سەری داخستووە مناڵی وا هەیە ئاگادارم کە بۆم باسکراوە باشی هێنایەتی وتێتی ئەمەیە دوورکرێتەوە لە تەکنۆلۆژیا یعنی بۆ نانخواردنەکەش بە زۆر بانیان کردووە ئەوە گەشتۆتەوە حاڵەتە باشە کیک بۆکسمان هەیە لەگەڵ بۆکسێن بەڵێ جیاوازەکەی چییە جیاوازەکەی لە شەقەکەیە ینی بەکارێنانی پێیەکەی یان چییە بەڵێ جیاوازەکەی ئەوەیە کیک بۆکسین قاچی تایە کیک بە واتای قاچ بۆکس ینی دەست یاری بۆکسێن تایبەتمەندیەکی خۆی هەیە لەبەر ئەوەی یاری بۆکسێن زیاتر لە قەرنێکە لە ئۆلۆمپیاتایە یعنی دروستبوونەکەی هەر زۆر کۆنا ئەگەر بگەڕێتەوە بۆ دروستبوونی یاری بۆکسیان زۆر کۆنا هەنی 170 ساڵە لە ئۆلۆمپیاتایە چەند هزار ساڵ پێشەوە دروست بووە ینی مێژۆکەی ئەگەر بگەڕێنەوە زۆر دوور و درێژە باشە میناگیان لە کاتێکا کە بۆ نمونە پێتانەوترێت خۆتان ئامادەکەن ئەوە پاڵەوانیەک لە فلان شوێن بەڕێوەیە ئێوەژە توان بەشداری بکەن چۆن ئامادەکاریەکەی بۆ ئەوەی لەو پاڵەوانێتیا پلەیەکی زۆر باش بەدەستبێنی مەشق ڕاهێنانەکانت چییە بێ لەو کاتەیە بەڵێ سەرەتا ئەگەر بتەوێت بەشداری پاڵەوانیەتی بکەیت ئەبێ سەرەتایەکەم شت سێقە زۆر بەخۆ بێت باشە کاتێککە بەشداری پاڵەوانیەتی بگەیت وەکو ترس وەکو قەلەقی وەکو ئەمانە چۆن ناهێڵی لە خۆتە ئەمانە لە بەچی ئێڕەوێنیتەوە لە خۆتە هەر سەیری ئاوێنەکەین بەسە ئاوە بکەین یان شتێکمان پێ بڵە بەمەش سیقەمان بە خۆمانە بێ متمانەمان بە خۆمان ئەوکەیتە سەر مدەڕبەکەم باشە بەڵێ مدەڕبەکەم تەمرینەکانم بە مەزبوطی پێم بکە منیش مەوجود بقوم لە هەر هەموو تەمرینەکانە ئەو کاتە من ناتوانم هیچ لە ڕاوکەیەک و هیچ قەلەقێک لە دڵما دروستکەم چکە هەر هەموو تەمرینەکان چوومەتەوە بۆ لای هەر هەموو تەمرینەکان بە مەزبوطی کردومە بۆ ئەو کاتە سیقە و متمانە و بەخۆتە بێت یان قەلەقی ئەوە نابێت کە بڵێ من ئەو ڕۆژە نەچوم بۆ تەمرین تۆ بڵێ مدەڕبەکەم ئەو ڕۆژە چی وت بێ بە من ئەبووە چی پێ بووتمە نیگە کە چوویتە ناوم پاڵەوانێتیەوە ئەو متمانە و سیقەی کە دروستە بێت لە خۆتە بیر لەواکەی تۆ بزانی فەیس و دەمچاوی ئەو کەسێک کە یێتە بەرامبەر بە تۆ چییە جستەی چۆنە تا چەند بەهێزە چ ڕاهێنانێکی کردو بیر لە پشتانە ئەەکەیتەوە یان نەخێر ئەوە نەمتمانە بە خۆتەڵێ هەر کەسێکە یا الله با بڕمە پێشەوە بی طبعاً ئەگەر متمانە بە خۆ بێقت بیر لەوە ناکەیتەوەی بەرامبەر دەموچاوی چۆنە باڵای چۆنە جسمی چۆنە باشە ئەگەر دەستیخۆ بە خۆ بێت و بزانی بەسەریا زاڵەبی هیچ بیر لەوانە ناکەیتەوە دەماڵی هەر چۆنێک بە باڵای بەرز بە جسمیوا بێوا بێوا بێ ئەڵێ من هەریا بکەمەوە لەگەی خۆمە دەسێنم باشە مامۆستا ئەمان کە بەشداری ئەم پاڵەوانێتیان کردووە پلەی کەمیان بەدەست هێناوە لە وەزنی 54 کیلۆگرام ئەمە چیم 54 کیلۆیە بەڵێ خۆی ئەم یاریە بەپی تەمەەن یەکەم جیاکرێتەوە دووهەم بەپێی کێش لەبەرەوەی کێشەکان ئەگەر لە یەک کێشانە بن دایمەن لێدانی ئەوی کە ئەگەر بڵێن بۆ نمونە ئەم 6 کیلۆ یان 54 کیلۆیە لێدانی 6 کیلۆکە بەقوەترە بێ وایە بێنیت بەردێکی 10 کیلۆی پیا پێشن یاخود بەردێکی سەغرامی طبعاً 10 کیلۆیەکە تاسیری زیاترە ئەمە هەمووی لە کۆنەوە کام شتە دانراوە لە خۆ دانەنراوە چەنەها توێژینەوە و بەحسی لەسەر کراوە ئەم شتە دانراوە زۆر باشە مامۆستا لە کاتێکە ئەمان کە بەشداری پاڵەوانێتیەکانەکەن بێگومان پێویستیان بە مەشق و ڕاهێنانی زیاترە تۆ چۆن کاتەکانیان بۆ ڕێکەخی بۆ ئەوەی کە باشین مەشق بکەن باشین ڕاهێنان بکەن لەو کاتانەیە بۆی بم پلە باشەوە بگەڕێنەوە مانگێ لەمەوە پێش بوو ئێمە کە هەواڵمانزانی پاڵەوانێتی ئەنجامەیرێ بۆ کچان و داواشمان لێکردن لە شاری سلەیمانی بکرێ ئەنجا ئێمەش خۆمان ئامادە کرد و ئاگادارم کردن کە مەشقەکانمان چ ڕەکەینەوە یعنی لە هەفتەیەکە لە بریەوەی 3 مەشق بکەین ئێمە هەفتەی وا هەبووە 10 مەشقمان ئەنجام ماوە بێژگە لەوەی کە هەفتەی بڵێن هەفتەیە پێش کۆتایی یاریەکە بڵێن
کە کەمپێکماندا نابوو 3 ڕۆژمان شاخەوانی هەبوو و ئێواران بڵێن بەیانیان زوو ئێوارانەکانیشی بڵێن هەر تەمرینی ناو هۆڵمان هەبوو هەموو کاتی خۆم بەڕاستی یابوو بۆوان لە جمعانیشا تەنانەت کاتی خۆم مابوو بۆوان نە سەیران چووم نە یعنی زۆر نیگا و مینا چەندانە لەمەتان هەیە لەم بڕوانامەیەکە لە بەردەستی منە ئێستا پیشانتانە مەمە ئاخیر پاڵاوانەتێک کە بەدەستانێناوە ڕاستێکی خۆی دوو دڵەکرا لەسەر ئاستی عێراق باشە بەڵام من وەکو خۆم هەردووکی بەشداریم کردو هەردووکی شوێ ئەی تۆ نیگا ئەمان شێوە ماشەڵڵا ئەمە بڕوانامەکانەنە مامۆستا چلنۆ یاریزان و چەند یانە بووتت چواردە یانە یەک یانەی کوردی تیا بوو پاڵەوانەکە چۆن لە کوردستان بەڕێوە چوە وتە داوامان کرد بەڵێ داوامان کرد من پێشتر داوام کرد بڵێن کە لە ئیتیحادی عێراقی کە پاڵەوانێتیەکە بێنە شاری سلێمانیە لەبەرەوەی شاری سلێمانی بەڕاستی ئەمنیەتی تێدایە هۆکاری ئاسایش و ئەمنی و یعنی خۆشی جەوەکەشی بەڕاستی یعنی ئەوانیش زۆری یانەکان پێیان خۆش بوو بەڕاستی تر ئەم داوایان قوبڵ کرد لێ من و هێنانە شاری سلێمانی زۆر باشە میناکیان لە کاتێکا کە بەشداری پاڵەوانێتیەکانەکەیت و ئاوا دوجار پلەیەکی باش بەدەستێنی تا چەند ئەمە واد لە یەکا هێندەی تر گەرم و گۆڕتر بی لە میاریە یاخود بە شێوازێکتر پرسیارەکەم کەم پاڵەوانێتیەکان چی بە تۆ بەخشێ ڕاستێکی بۆ من هەستێکی زۆر زۆر خۆشە من کاتێک کە دەستەکەم بە یاری ئامان زوو دڵخۆشی من ئەوەیە کە سەرکەوتوو بم لە یاریەکەمە چکە ڕاستێکی زۆر ماندوو بووم زۆر هەوڵممە چەند ئاشتم کە حەز لێ بووە لەو ڕۆژەیە بیکەم نەم کردووە لە بەرەوەی وتومە تەمرینم هەیە زۆربەی کات کە خێزانەکەم چوونە بۆ شوێنەکە من تومە ناچم بۆ تەمرینەکەم چکە من ئامانجێکم هەیە لە پێناو ئامانجەکەمە بێ هەنێشتیش بیام بە قوربانی باشە باسێکی ئەوە بکە خوێنکاریش زۆر لە پێشەکەەکە ئاماژەم بەوە کرد ڕەنگە ئێستا لە کورسا نیوز لە بەشی وەرزش چاپێکردنەکەڵا بکرێ ڕێک پەسپاس پاڵەوانەتێکاکەین بەڵام ئەمە دی پشتی ژیانیش باسەکەین باشکە پرۆگرامەکەمانەوەیە بۆ خوێنکارانەی کە ئەزان کە ئێستا پشووە و ڕەنگە ساڵێک تر تو هەر خوێنکاری بۆ بەردەوامە بی لەسەرم وەرزشە شوایە چۆن کاتەکانی ژیانی ڕۆژانەت و خوێندنت لەگەڵ وەرزشت هاوسەنگ کردووە دوای بۆ تۆش نیگایجان بەڵام ڕاستیەکەی ئەمان تۆزێک ئەکەوێتەوە سەر خێزان بۆ چێکەوێتەوە سەر خێزان ئەبێ سەرەتا خێزان پشتی چۆن بڵێ ئەو کەسە بگرن کە یاریزانە بۆ نمونە من ئامانجێکمەیە لەخوا بەزەوێت سپاس دەکەم کە خێزانەکەم تا ئێستا پشتیان گرتم و سیقیان پێمە و لێرەوە کاتێککە بۆ دابشکردنی کاتەکان ئەبێ خۆت کاتەکان دابشکیت چۆنیش دابشێکی بۆ نمونە تۆ مەکتەبە هەیە و لە کاتی مەکتەبە بتوڵەیەکە انجام دەدرێت یان بتوڵەتێتەوە پێش پاڵانیەتی سەرەتا بێ مەکتەبەکە ئاگادارکەیتەوە لەلایەن ئیدارەوە بەڕێبەرەوە پێیان بڵێت کە من بتوڵەیەکم هەیە ئەبێ ئەنجامی بم و من ساڵی پار کاتێک کەوتم بەشداری و بتوڵەیەم کرد چوون بۆ لای مەکتەبەکەم چوون بە لای بەڕێبەر قسەم لەگەڵکردن من پاڵەوانیەتیەکمەیە و ئەمێش بەشداری بکەم لەخوا بەزیابەکە مەکتەبەکەم پشتیان گرتم ئەوانی هەمویان پشتیان بووم و وتیان قەیچێکا بە بەشداریکی بەڵکو ئەگەر تۆ ئاستێک لەوە پلەیەکەم بێنیت ئێمە شانازیت پێوەکەین بۆ ئێمەجێی شانازیە شتمێ زۆر باشە دوای ئەوە هاتمەوە تۆزە خێزانەکەم وتیان مینا ئەگەر تۆ بەشداری ئەم بتوڵەیە بکەیت ئایا کاتەمێنێتەوە بە خوێندنەکەت هیچ لە کات ناگرێ ئاسدانا بەزە لە خوێنەکە و تیم دایکم وت دایکم زیاتری ودمینە خەمی بوو زۆر بۆ خوێندنەکەم بەڵێ زۆر سپاس وتی مینا کاتەکانت چۆن دابەشەکەی فریاکەوی من زۆر متمانم بەخۆم بوو تم بەڵێ دایکە تۆ متمانم بە من بێ من کاتەکانم دابەشەکەم بۆشیان زۆر قورس و سەرەتا بەڵام کاتێک کە دابەشم کرد کاتەکان دوای زۆر ئاسان بوو بۆ من زۆر باشە ئاخر لای تۆ چۆن بوو لای منیش باش ڕۆژ تۆ کومینە هاوڕێم وتی تاوان خێزان زۆر دەورە بینێ لەوەیە چونکە خێزان پشتە نەگرێ هیچ کەسە پشتە ناگرێت بە تایبەت دایک و باوک لە خێزان و لە عیلەیە پشتە نەگرن ئەکەویت سپاس بخوا کە پشتیان کردوم و هێڵاویانە سەرکەوتوو بووم بەرە سەرکەوتنیشم بەرن من قوتابخانەکەم بەڕاستی زۆر پشتگیریم بوون و خۆشم هەوڵم ماوە بە پێی توانە هەوڵمە بۆ خوێندنەکەم بەڵام کەوانی ژارمەتیانام زۆر باش بوو زۆر باشە مامۆستا ئێستا پشوی هاوینە ڕەنگە دایک و باوک حەز بەوە بکە مناڵەکانیان بێنن بۆ یانەکەی بەڕاستان بووی کە فێری بۆکسێنیان بکەن ئەگەر مناڵەکە حەزی لێ نەبێت لە سەرەتاوە ئێوە چۆنەتانەوێت ئەم جۆرە وەرزشیان لا خۆشەویست بکەن بەڵێ بەڕاستی ئێمە یەکەم جار دەست لە تەکنیکی بۆکسێنەوە دەست پێەکەین
و ئەگەر بزانین ئەو یاریزانە ئەو فێرخوازە زۆر حەزی لێ نییە هەنێ یاریکەی بۆ تێکەڵاوەکەین کە لەگەڵ یاریزانەکانی کە منافەسە لە بینیانە دروست بێ و حەزی پێ بکەن و زیاتر تەژیع بێ بەڕاستی لێرەشەوە با ئەومان لەبیر نەچێ باسێکی بڵێن لیژنەی ئۆلۆمپی و بەڕێوەبەری وەرزشی سلەیمانی کە کاروان زیرەک بەڕاستی زۆر هاوکارمان بوون لەم پاڵەوانێتیە کە بۆ ئێمە بڵێن پاڵەوانێتەکەمان لە شانۆی ڕۆمانی هەواری شار ئەنجامما ئەوانی زۆر زۆر هاوکارمان بوون بەڕاستی جێی دەستخۆشکەریە کە لێرەوە دەستخۆشیان لێ بکەم من سپاسیان ئەەکەم یعنی ئەوانیش هاوکار بوون بەڕاستی بە ئەوانیش لە یاد نەکەین ئەوانەی کە بڵێن سەرۆکی یەکێتی بۆکسیان و کاگسمائیل کە لە یەکێتی بۆکسیێنی کوردستانە بەڕاستی ئەمانە جێ شانازین بۆ ئێمە کە لە پێشەمە ئەم یارییان کردووە دووبارە وای سەرکەوتنتان بۆ خازمە مەسا بڵند دوایین پرسیاری منەوەیە لە شاری سلێمانی کچان تا چەند هاتوونەتە پێشەوە بۆ ئەم جۆرە وەرزشانە باسییان کرد میناونیگە یعنی بەس بەگشتی چۆنە بەگشتی لەسەر بە پەنجەکانی دەستە یان نە وڵای لە جارە سەرەتامانە سپاس بۆخوایسە وردە وردە ڕوو لە زیابوو ناین بەڵێ من ئەتوانم بڵێم تاکە کەس بووم لە عێراقە کە لە بۆکسیە نا بڵێن کچانم لا بووە 2015 بوو نیگا زۆر مناڵ بوو لەلام مەشقی ئەنجامەیە فترەیەکی زۆر بەردەوام بوو نزیکەی 6 مانگێک پاڵەوانێتیم پێ ئەنجامە لە شاری سلێمانی پاڵەوانێتیە کرایەوە بۆ سلێمانی و دەوروبەری منافسی کچی نەبوو لەگەڵ کوڕا یاریم پێکرد ئەو وەختە مناڵ بوو سەرکەوتوو بوو لە دوایەوەش بەردەوام بوو کشایەوە ئیتر لەبەرەوەی هیچ هینێک نەبوو یعنی هاوڕێیەکی نەبوو ئەنجا لە دوایەوە کە ئێمە بیستمان لە ئیتیحادی عێراقیەوە بڵێن تەشکیلەی بڵێن یاریزانانی کچانەکردن منیش باوکیم ئاگادار کرد و بە خۆشبەختانەوە گەڕایەوە بۆ تەمرین بەڵام کاتێک گەڕایەوە ماشەڵا کچێکی گەورە بوو وەزنیشی کێشیشی زۆر زۆر فڕی بوو پێشتر کە لای من بوو نزیکەی 38 کیلۆ بوو کە هاتەوە 64 کیلۆ بوو یعنی ئەمە زۆر کارێکی قورس بوو ئیشمان لەسەر ئەوەیە کرد فترەیەکی یعنی نزیکەی 5 ساڵ بوو 6 ساڵ بوو دابڕا بوو ئەو شتەکانی چۆنەڵی لیا چوو بوو یەک دووش کێشی سەرکەوتو بوو ئەو کێشە بوو ئەو زۆر بوو هەتا کێشیمانێ نایە خوارەوە و اینجا وردە وردە تەکنیکەکان و لیاقەی ینی زمانێکی تر کوشتوتە بەڵێ کارێکی زۆر زۆر قورس بوو دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان ئێوە جارێکتر پیرۆزباییتان لێکن ومێ دەکەین لە هەموو پاڵەوانێتیەکانە کاوە بەش جارێکم بم پلە باشەوە بگەڕێنەوە دەستان خۆش بێ دووبارە زۆر بەخێر دانین بەردەوام بناوە لەم ئەم کورسێ بۆ ئێوەیە بۆ ناساندنی توانەکانی زۆر زۆر ئەنجا مینا و نیگا یەکێکن لە کچەکان کە پاڵەوانی ئاسیان یعنی بەشداریان ساڵی بڵێن ئیم ساڵ کە لە مانگی دوا بوو پاڵەوانێتی ئاسیای کچان لە وڵاتی ئەردەن کرا بەشدار بوون و نەتیجەشیان هێنا بوو سپاس بۆخوا ئینشاءالله بەتەمەنی زیاتریش ئەنجامی باشتر بێن بۆ شارەکەمان و بۆ ئێران لە پاڵەوانی جیهانە زۆر زۆر دەستان خۆش بێ سپاس